دوای هەفتەیەک مانەوەی لە نەخۆشخانە و توشبوونی بە چەڵتا مام زاهید باوکی شەهید سورکێ و شەهیدی خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتی 2011 کۆچی دوایی کرد. بنەماڵەی شەهیدانی حەڤەی شوبات دەڵێن مام زاهید خەفەتی بە سزا نەگەیاندنی بکوژانی کوڕەکەی هێزی لە ئەژنۆی بڕێ بوو. ڕاستە ئەم ژیانی کۆتایی هات، بەڵام کە سوکاری شەهیدان درێژە بە ڕێبازەکەی ئەم دەدەن. ڕۆژی ئاواتە خواز بوو کە ئەم دەسەڵاتە بڕوخێ، کەسانێکی عادل و کەسانێکی پاک ئەم وڵاتە برن بەڕێوە. هەموو ئاواتەکانی ئەو پیاوەرەوە بەڵێ خەفەتی ئەو ئازارە هەرماوە لە ناخیا دایم هەیوت یا شێخ ژێلێ ڕۆژە بێنیە بەس ئەمانە ببینم نییە لەناو قەپەسی ئیتیهامەوە ڕسوا ببن بەداخەوە نەگەیشتەوە ڕۆژە ئەو خەفەتە بوو بەمایی ئەوەی کە ئاواجیان لەدەست بە. بامەدەبوونی کە سوکاری شەیدان و لانە سیاسیەکان تەرمی زاید مەحموود لە گردی سەیوان و لە تەنی سورکێوی کوڕیەوە بە خاک سپێردرا. چالاکانی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات جەخل لەسەر بە سزاگەیاندنی تاوانباران دەکەنەوە. هەتا دوا هەناسی خۆی لەو ڕێبازە لای نەیە کە ڕێبازی ئەوە بوو کە خەڵک بە مافەکانی خۆی بگا، خەڵک بە ئازادیەکانی خۆی بگا و پەیامەکەی خۆی نەدۆڕان و یەک قسەی خۆی کرد لە یەکەمین وتاریە لەبەر سەرای ئازادیا کە من بیرم بێ کە ئەیوت لە سایە عزەتی نەفسم سەردانانوێنم بۆ هیچ کەسێک ئەو عزەتی نەفسی هەر ئەومان لێبینی. لە دوای شەیدکردنی سورکێ و مام زاهید لە زۆربەی خۆپیشاندانەکان بەشداری دەکرد و بوو بە درێژە پێدەری پەیامەکەی سورکێ و بەڵام دوجار بەداخی سزا نەگەیاندنی بکوژانی کوڕەکەیەوە سەری نایەوە. دوای ساڵانێکی زۆر لە چاوەڕوانی بە سزاگەیاندنی بکوژانی کوڕەکەی بەڵام بەبێ ئەنجام مام زاهیر باوکی شەهید سورکێ و سەری نایەوە و گەڕایەوە لای شەهید سورکێ و ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.